گروپی شاپرۆدێکشن پرۆژەیەکیان پێشکەش بە بەڕێوەبەرایەتیمان وەزارەتی گواستنەوە گەیاندن کرد کە بەپێی ئەم پرۆژەیە شەوانە پاس لە ناو شاری سلێمانیە کار دەکات و چۆنیتی کارکردنی ئەو پاسانە بە سلێمانی ئەکات بە چەند زۆنێکەوە و هەر زۆنەی ژمارەیەک پاسی مۆدێل بەرزیان بۆ دانێ و بەپێی سیستەمی کات هاوڵاتیان ئەگوازێتەوە 500 دینارە بۆ وەکو پاسی ڕۆژانە و بە نسبەتی ئەوەی کە ئەم پاسانە لە کێوە دەست بەکاردەم دوای تەواوبوونی پاسی ڕۆژانە کە لە گەراجیەکانی ناوبازارەوە هاوڵاتیان بۆ گەڕەکان ئەگوازنەوە کاتێک کە ئەوان کۆتاییان بەکارەکانیان نەهێنن لە ئێوارانە ئەم پرۆژەیە دەست بەکار دەبێت و دوجاریش بە پێی گرێبەستێک لە نێوان گروپی شاپرۆدێکشن و وەزارەت کاتەکەی کات و شوێنەکانی دەستنیشان دەکرێت پاسەکانی خۆیان پاسی مۆدێل بەرز 2015 بەرەو سەرەوە ئەهێنن و ئەو پاسانە مواسەفات و شتی زۆر باشی تیا ساردی و گەرمی تایە هاوڵاتیان بۆی بە ئاسانی بگەنە شوێنەکانی خۆیان دو تۆن دو سێ تۆن هەلمان نییە پرۆژێک نادەرێت